لە دووری 2 مەترەوە کۆرۆنا هیچ کاریگەریەکی نابێت لە نێوان کەسی توشبوو کەسی ئاسایی. لەم وەرزەدا کۆرۆنا لەسەر تەنەکان نامێنێتەوە و بەرگەی ئەم پلە گەرمیە زۆرە ناگرێت. بەکارهێنانی ماسک لە شوێنە قەرەباڵغەکان پێویستە و تەنها کەسێک لە نێو ئۆتۆمبیلەکەی پێویستی بە ماسک نابێت. لەم قۆناغەی ئێستا بۆ ئەوەی تووشی کۆرۆنا ڤایرۆس نەبیت تەنها تاکپارێزی بکە و بە دوور دەبی لە توشبوون بە پەتاکە. ئەوانە زۆرێک لەو پرسیارانن کە ڕۆژانە هاوڵاتیان دەیکەن و دکتۆر زانا پسپۆڕی نەخۆشی کۆرۆنا ڤایرۆس وەڵام دەداتەوە. باشترین شت تۆ ئەوەیە نەهێڵی ڤایرۆسەکە تووشت بێ لەو سەرچاوانەی کە بەڵێ بەکارهێنانی ماسک و دەستکێش بۆ ئەوەیە کە دەستت پیس نەبێت ناگەر بە بەردەوامی دەست بشۆرێەوە یاخود جێڵی تعقیم بەکار بهێنرێ زەمانەتی لەناوبرنی ڤایرۆسەکە کا لەسەر ڕووپۆشی دەست وە لە هەمان کاتشەوە مەودای کۆمەڵایەتی لانی کەم 2 مەتر و سەروز 2 مەتر بەڕاستی کاریگەری زۆرە لەسەر دابەزینەوەی ڕێژەی توشبوون و ڕێژەی نیشانەدارەکان و تەنانەت مردنیش. ئێستایان نەخێر زۆر کەم. ئێستا لەبەرەوەی کەشێکی زۆر گەرم و بێشێمان هەیە وشکە ڤایرۆسەکە خۆی ناگرێت چکە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی تابڵی ناسکە یعنی بە کەمترین هۆکاری سادە لە ناوەچێ بە شێوەیەک لە شێوەکان تەنیا ئەوەی ڕێگریکردنێتی لە داخەڵبوونی بۆ ناولەش ئەجینا لەسەر تەنەکانە لە کەشی ئێستاە لە چەند دقەیەک تێپڕ ناکە لە ناوەچێت چکە 4 پرۆتینی هەیە سیانیان لە بەرگی دەرەوەیەتی ئەم سیانە زۆر ناسکن زووشی ئەبنەوە لە ناوەچێت. تەندروستی سلێمانی مژدە بە هاوڵاتیان دەدات ئەگەر بەم جۆرەی ئێستا هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن تا 2 هەفتەی دیکە ئامارەکانی توشبوون بەم پەتایە بەرەو کەمبوونەوە و نەمان دەچێت. تەندروستی سلێمانی لەگەڵ ئەوەدا نییە قەدەغەی هادوچۆ ڕابگەێنرێت و کار و کاسبی هاوڵاتیان جارێکی دیکە بوەستێت. پلانی ئەوان لە ئێستادا ئەوەیە هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە جێبەجێکردنی ڕێنماییەکان و دۆزینەوەی توشبووان. ئەمە لە ئێستادا وەکو بەڕێبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی تەنها تاکپارێزیە و لەگەڵ ئەوە نین کە جارێکە قەدەغی هاتوچۆی تەواوەتی و کەرەنتینە ڕابگەێنرێ لەبەر دۆخی خراپی باری ئابووری هاوڵاتیان و دڵنیا بن ئێمە هەر پێشنیارێ بکەین باری ئابووری هاوڵاتیان وەکو تەندروستیەکە لەبەر چاومانە و بۆیە تکاژ لە هاوڵاتیان دەکەین کاتوان بڵن جێی دەستخۆشیە ئەگەر بەشێکی کەم ما بێ پابند نەبێ پابند بن بەو ڕێنمایە تاکپارێزیانە لە شوێنی کار هەمووکو فرۆشیارێ هەمووکو کڕیارێ و دەشبێ ئیجراعات بەڕاستی لەگەڵ کەسانێ بکرێ گەر هات و پابندی ڕێنمایەکان نەبێ بووی بە هەموو لایەک دڵنیا بنەگەر بەم شێوازە هەماهەنگی تەواو هەبێت لە نێوان کەرتی تەندروستی و هاوڵاتیان دەگەڕینەوە دۆخی پێشووتر کە دۆخێکی باش بوو و دەتوانین دۆخەکە کۆنتترۆل بکەینەوە. بەڕاستی کاگڕامیان لە ئێستادا خۆ دەزانین لەبەری ژمارەی زۆر هاوڵاتی خۆی سەردان دەکات بۆ پشکنین و ژمارەی زۆریشمانەیە کە لەناو نەخۆشخانە گشتیەکان داخل دەکرێن بە هۆکاری کە ئەوانیش دەبێت پشکنین بکرێ. بۆیە توان بڵم لە ئێستادا ئێمە پشکنینی هەڕەمەکیمان ڕاگرتووە لەبەر لۆدێکی زۆر لەسەر پشکنینەکان بەڵام بێگومان بە دوواداچوون بۆ ئەوەشەکەین لە قۆناغێکی نزیکدا و لە داهاتوویەکی نزیکدا بەڵام ئەگەر بێت و هاوڵاتیان پابند ئەگەر من ئێستا توشبوو بم من و تۆ دوکمان پابندبی دڵنیا بە من تۆ توش ناکەم بۆیە گرنگە هاوڵاتیان وا تەعامولکەن کە چنە هەر شوێنێ تەواو خۆپارێزی بکەن و تەواو هەست بەو کاکە تەعامل لەگەڵ هەر کەسێکە بە گومان بێ لەوەی کە هەڵگری ڤایرۆسەکە بێ بۆی بتوانین دۆخەکە کۆنتترۆل بکەین و سەرچاوی ئەم توشبوانە وردە بدۆزینەوە کۆنتترۆلیان بکەین. تا ئێستا لە پارێزگای سلێمانی 1700 کەس تووشی پەتای کۆرۆنا بوون و ئامارەکە لە هەڵکشاندایە 26 کەسیش بەهۆی پەتاکەوە گیانیان لەدەستداوە. تەندروستی سلێمانی ڕایگەیاندووە هۆکاری تەشەنەسەندنی ڤایرۆسەکە بۆ ئەو بێمتمانەی هاوڵاتیان دەگەڕێتەوە کە لە سەرەتادا بڕوایان بە داتاکانی تەندروستی نەبوو بەڵام ئێستا هەستیاری دۆخەکە دەرکەوتووە و خەڵکیش پابەندی ڕێنماییەکانن. تەنها ڕێگریش لە کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە تاکپارێزیە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.